بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی بە بەرنامەیەکی دیکەی کرێکارەوە بە یەکەوەی. یەکێک لەو ئامرازانە کە کرێکاران بۆ دەستەبەرکردنی مافەکانیان دەتوانن کەڵکی لێوەربگرن پێکهێنانی دامەزراوە و ڕێکخراوە کرێکاریە سەربەخۆکانە. تەوەری ئەم جارێ بەرنامەی کرێکارمان تەرخان کردووە بۆ شرۆڤەی ڕۆڵ و کاریگەریەکانی کۆمەڵە لەسەر خەباتی ڕێکخراوە و سەندیکا کرێکاریەکانە لە کوردستان و ئێراندا بەگشتی. پاش بیستنی هەواڵە کرێکاریەکان بۆ شرۆڤەی ئەم باسە دێمەولاتان و پرسیارەکانمان ڕوو دەکەمە میوانی بەرنامەکە. کرێکارێکی کانزای کڕۆمیتی منوجان گیانی لەدەستدا. کرێکارێکی کانزای کڕۆمیتی منوجان بەهۆی داڕمانی تونل گیانی لەدەستدا. بە پێی هەواڵە ناوخۆیەکان، ئیبراهیم جافەری شیکو، کرێکاری کانزای کڕۆمیتی منوجان و خەڵکی گوندی نودجی شاری منوجان سەر بە پارێزگای کرمان لە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی سێ خەرمانان بەهۆی ڕوخانی سەقفی تونل گیانی لەدەستدا. بەدوایە ڕووداوە شارەزایانی ئیدارەی کار و نوێنەری فەرمانداری بۆ شوێنی ئەو ڕووداوە بەڕێکراون و پاش لێکۆڵینەوەکانیان دەرکەوتووە. هۆکاری ئەو ڕووداوە ڕوخانی سەقفی تونلی ئەو شوێنە بووە کە کرێکاران کاریان لێ کردووە. دواکەوتنی حەقدەستی 2000 کرێکاری شارەداری بروجێرد. بەپێی هەواڵە ناوخۆیەکان، محەممەد گودەرزی بەرپرسی بنکەی کرێکاری شاری بروجێرد بە هەواڵنێرە ناوخۆیەکانی ڕاگەیاندووە. شارەداری بروجێرد 2000 کرێکاری هەیە کە ئێستاکە بە تەنیا 1000 کەسیان لەسەرکارن و ئەو 1000 کرێکاری دیکەیان بێکار کراون. گودەرزی لە درێژەی قسەکانیدا دەڵێت بەهۆی کەمبوونی داهاتی شارەداری ئەو ڕێکخراوەیە نەیتوانێت لە کاتی دیاریکراودا پارە بە قونتراتچیەکان بدات و هەر بۆ هۆیەوە حەقدەستی کرێکاران لە چەند ساڵی ڕابردوو چەندین جار دواکەوتووە. جێگەی ئاماژەیە بەرپرسی بنکەی کرێکاری بروجێرد بە دواکەوتنی 2 مانگەی حەقدەستی کرێکارانی نامرۆڤانە زانی و لەوبارەیەوە وتی بەداخەوە تا ئەمڕۆ کەس سەرنجی گرفتەکانی کرێکارانی نەداوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکاران و خوێندکارانی پارێزگای کرماشان لە یەک ڕۆژدا. کرێکارانی خزمەتگوزاری شارەداری کرماشان هاوکات لەگەڵ خوێندکارانی ئەو شارە کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بە پێی هەواڵە ناوخۆیەکان، ژمارەیەکی بەرچاو لە کرێکارانی خزمەتگوزاری شارەداری شاری کرماشان لە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی سێ خەرمانانی 1393 هەتاوی بەهۆی وەرنەگرتنی حەقدەستی وە دواکەوتویان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردو. لەو کۆبوونەوەدا خوازیاری وەرگرتنی حەقدەستی وە دواکەوتویان بوون. جێگەی ئاماژەیە هاوکات لەگەڵ ناڕەزایەتی کرێکارانی شارەوانی کرماشان لە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی سێ خەرمانان خوێندکارانی زانستگای پەیامنووری شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. سەرچاوەیە کە نەیویست ناوی ئاشکرا بکرێت لەسەر هۆکاری بەڕێوەبردننی ئەو کۆبوونەوە ناڕەزایەتیە وتی ئامادە نەکردنی کارتی ئازموونی تاقیکردنەوەکان لەلایەن کاربەدەستانی پەیوەندیدارەوە بووەتە هۆی ئەوەی کە خوێندکارانی زانستگای پەیامنووری شاری سەحنە کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە ببەن. سەد و 60 کرێکاری کارخانەی پاڵودەی پارسیان 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. کارخانەی شیرەمەنی پاڵودەی پارسیان ماوەی 4 مانگە حەقدەستی 160 کرێکاری ئەو کارخانەیەی نەداوە. بەپێی هەواڵی رادیۆ زەمانە، کۆمپانیای پیشەسازی شیرەمەنی پاڵودەی پارسیان بەرهەمهێنەری شیرەمەنی لە شارۆچکەی پیشەسازی خەیامی نەیشابوور ماوەی چەند ساڵەکە خاوەنکاری ئەو کۆمپانیایە بە بیانووی قەیران لە بەرهەمەکانی شیرەمەنی و کەمبوونی پوڵ حەقدەستی کرێکارانی ئەو کۆمپانیایە بە بەسەرچوونی ماوەیەکی زۆر لە کاتی دیاریکراو دەدات. ئەمە لە کاتێکدایە کە بەرهەمی ئەو کارخانەیە بۆ وڵاتانی تاجیکستان، ئەفغانستان و کوردستانی باشوور تەنانەت ژمارەیەک لە وڵاتانی عەرەبی هەناردە دەکرێت و بەرهەمی ئەو کارخانەیە لە وڵاتانە بەباشی دەفرۆشێت و خاوەنکاری ئەو کۆمپانیایە لەو ڕێگەیەوە پارەیەکی زۆر بەدەستدێنێت. کرێکارێکی ئەو کۆمپانیایە کە نەیویست خۆی بناسێنێت لەم بارەیەوە ڕایگەیاندووە بە لە بەرچاوگرتنی چاکتربوونی دۆخی ئابووری ئەو کارخانەیە لە ئەمساڵدا دۆخی ئابووری کرێکاران گۆڕانکاریەکی بەسەر نەهاتووە و گرفتەکانی بژێوی کرێکاران بەهۆی وەدواخستنەوەی حەقدەستەکانیان لەلایەن خاوەنکارەوە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. گیان لەدەستدانی سێ کرێکار بەهۆی گازگرتووی. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی یەکی خەرمانان سێ کرێکار لە کاتی پاکردنەوەی چاڵێکی ئاو لە گوندی پەشمەک پەناد و حاجی باڵەخان لە کاتی کارکردندا تووشی گازگرتووی هاتن و گیانیان لەدەستداوە. بە پێی هەواڵێکی هێرانە، جافەر تاووسی بەرپرسی ناوەندی تەندروستی شاری گۆنبەد ڕایگەیاند ئەم کرێکارانە لە کاتی پاکردنەوەی چاڵێکی کشتوکاڵی لە گوندی پەشمەک و حاجی باڵخان تووشی گازگرتووی هاتوون و دەست بەجێ گیانیان لەدەستداوە. بەوتەی ناوبراو
یەکێک لا کرێکاران لەلایەن دانیشتوانی گوندەکەەوە گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە و ئەو دوو کرێکاری تریش لەلایەن هێزەکانی بنکەی تەندروستی لە چاڵەکە هێنراونەتە دەرەوە و بەڵام لە ئەنجامدا هەرسێکیان گیانیان لەدەستداوە. جێگەی ئاماژەیە نەبوونی کەرەسەی پێویست و پێداویستی ئیمەنی و کەم تەرخەمی خاوەنکار بۆتە هۆی گیان لەدەستدانی ئەم کرێکارانە. 5 کرێکاری دیکەی بافق دەست بەسەر کران. لە 5هەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی بەردی ئاسنی بافق لە پارێزگای یەست 5 کرێکاری دیکەی ئەو کانزایە دەست بەسەر کران. بەپێی هەواڵێکی هێرانە محەممەد عەباسی بافقی ڕایگەیاندووە کە بەپێی قسەکانی وتەبێژی شۆرای شاری بافق ئەو 5 کرێکارە کاتژمێر 2 نیوەشەوی ڕێکەوتی یەکی خەرمانە لە ماڵەکەیدا دەست بەسەر کراون. عەباس بافقی لە درێژەی قسەکانیدا وتوێتی پێشتر هێزە نزامیەکان ویستویانە ئەو 5 کەسە کە ناویان لە نێو لیستی دەست بەسەرکردنی 18 کرێکاری کانزای بافقدا بووە تا ئێستا بەهۆی ئەوەی کە لە نێوان کرێکارانی ناڕازیدا لە کانزادا هەبوون هێزە نزامیەکان نەیانتوانیوە دەست بەسەریان بکەن. بەپێی ئەو هەواڵە بنەماڵەی کرێکارانی دەست بەسەرکراو لە بەردەم دەفتەری خاوەنکاری ئەو کانزایە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. لە حوتەی ڕابردوو مامورانی هێزی تایبەت ویستویانە 16 کرێکاری بەردی ئاسنی باف دەست بەسەر بکەن و ئێستاکەش بەپێی قسەکانی عەباس بافقی ئەو هێزانە لە کانزای بافقی یەز هاتوونەتە دەرەوە. بەڵام هێشتاکە لە شاری بافقدا لە حاڵەتی ئامادەباشیدا ماونەتەوە. جێگەی باسە لە حوتەی ڕابردوو بەهۆی سکاڵای خاوەنکارەوە حکمی دەست بەسەرکردنی 18 کەس لە کرێکارانی ئەو کانزایە درا کە هێزە ئەمنیەتیەکان توانیان 2 کەسیان دەست بەسەر بکەن. بەڵام 16 کەسی دیکەیان کە لەو هەواڵە ئاگادار بووبنەوە پەنیان بۆ کرێکارانی دیکە لە نێو کانزای بافقدا بردو هێزە ئەمنیەتەکانیش بەدوای ئەوەدا بە مەبەستی دەست بەسەرکردنیان هێرشیان کردە سەر ئەو کانزایە. بەپێی هەواڵەکان کرێکارانی بەردی ئاسنی باف لە ناڕەزایەتی بەو دەست بەسەرکردنانەدا لە سێشەممەی حوتەی ڕابردوو دەستیان داوەتە مانگرتن. زیاتر لە 12% کرێکاران لە ئەگەری توشبوون بە نەخۆشی سیلیسدان. جێگەری زانستگای علوم پزیشکی هەمەدان زیاتر لە 12% کرێکاران لە ئەگەری توشبوون بە نەخۆشی سیلیسدان. دکتۆر حسین ئەرفانی ڕۆژی چوارشەممە 29 گەلاوێژ لە دەستەی کاری تایبەت بە تەندروستی و ئەمنیەتی خواردن هۆشداریدایە کرێکاران سەبارەت بە ڕەچاوکردنی خاڵەکانی ئیمەنی و تەندروستی لە کاتی کارکردن کەڵک لە ماسک وەرگرن. ئەو تایبەتمەندیەکانی سیلیسی کریستاڵی بێڕەنگ بوون ئاوێتە نەبوون لەگەڵ هیچ مادەیەکی دیکەی کیمیایی زانی وتی ئەو جۆرە سیلیسە ژینگە پیس ناکات بەڵام لە ئەگەری هەڵمژین خەساری جدی لە سیەکان دەدات. دکتۆر ئەرفانی ناوی دیکەی سیلیسی کریستاڵی سیلیسی ئازاد ڕاگەیاند و ڕوونی کردەوە. ئەو جۆرە سیلیسا لە کاروباری سەنعەتی بە تایبەت کارخانەکان کەڵکی زۆری لێوەردەگیرێ و یەکێک لە مادە سەرەتایەکان و پڕمەسرەفەکان لە سەنعەتی ئێراندایە. ئەو لە ئاماژە بە نیشانەکانی ئەو نەخۆشیە وتی ئەو نەخۆشیە لە قۆناغە سەرەتایەکاندا هیچ جۆرە نیشانەیەکی نییە بەڵام لە کاتی گەشەسەندنی توانای هەناسە کێشان کەم دەکاتەوە و ماندوویەتی و بێئشتیایی و ژان لە بەشی سینگ و نەخۆشی دڵ دەهێنێت. دکتۆر ئەرفانی وتی ئەو نەخۆشیە زۆر مەترسیدارە و تا ئێستا هیچ دەرمانێکی بۆ نەدۆزراوەتەوە بەڵام بە ڕەچاوکردنی هەندێک ستاندارد بە ئاسانی پێشی پێدەگیرێت. بەڵێ بینەرانی بەڕێز هەر بەو شێوەی کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد تەوەری ئەم جارەی بەرنامەی کرێکارمان تەرخان کردووە بۆ شرۆڤەی ڕۆڵ و کاریگەریەکانی کۆمەڵە لەسەر خەباتی سەندیکا و ڕێکخراوە کرێکاریەکان لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات. بەم بۆنەوە میوانداریەتی بەڕێز ڕەفیق حسین پەناهی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان کردووە. کاک ڕەفیق زۆر بەخێر بیت. سپاس بۆ تۆ کاک مهدی، سپاس بۆ ئەو بەرنامەتان و ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەی ئێوە بە تایبەتی و سەرجەم بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی. بەڵێ سپاس بۆ تۆ. کاک ڕەفیق کۆمەڵە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە یەکێک لە پاڵپشت و پشتیوانی چینی کرێکاران و کەمداهاتی ناو کۆمەلگا بووە بە تایبەت کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات. لەم دوایین کۆنگرەی خۆتانەوەتە کۆنگرەی چواردمی کۆمەڵە لەم بوارەدا چە بڕیارنامێک یا چە پەیامێکتان بووە بۆ ئەو ڕێکخراوە و سەندیکا سەربەخۆیەکانی کرێکاران و ئەسم بە گشتی بزوتنەوەی کرێکاری لە کوردستانی ڕۆژهەڵات؟ بەڵێ ئەگەر من تۆزێ بکەڕینەوە پێم وایە ساڵێک بەسەر کۆنگرەی چاردەی کۆمەڵە تێدەپەڕێت. ئێمە کۆمەڵێک بڕیار و
قەراری بەجێگامان لەو کۆنگرە بە تەسوی بگەیاند کە لەوانە هەڵگرتەوە بۆ سەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەگشتی و بە تایبەتی چۆن بەرنامەکەی ئێوە لە ڕابطە لەگەڵ جنبشی کرێکاری و بزوتنەوەی کرێکاریە ئێمە تایبەتی جەختمان لەسەر دووبارە پاڵپشتی و تەنانەت ئەتەوانم ئاوا ئاماژەی پێ بکەم ڕاستیەکەی ئێمە لە ڕوانگەی کۆمەڵەوە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی بزوتنەوەی کرێکاری کە بۆ خۆی مێژوویکی دوور و درێژی هەیە لە ئێران و بۆ خۆی سعاتها بەرنامە و سعاتها قسە لەسەر بکەیت بۆ خۆی تایبەتمەندی خاصی خۆی هەیە بەڵام ئەوەی هەڵگرتە بۆ ئەو بڕیارنامەی کە ئێمە لە کۆنگرەی 14 قسەمان لەسەر کرد ڕاستیەکەی بزوتنەوەی کرێکاری ناڵم ملکی کۆمەڵە بووە لە ڕابردووە بەڵام ڕاستیەکەی ئەوە حاشا هەڵنەگرێ کۆمەڵە بۆ خۆی یەکێک لە ڕێک خەران و یەکێک لە هاندەرانی بزوتنەوەی کرێکاری بووە ئەگەر باس لە کۆمەڵە بکەیت باس لە مێژووی کۆمەڵە بکەیت باس لە خەبات و تێکۆشانی کۆمەڵە بکەیت بوشاییک نابینیتەوە کە خەبات و مبارزاتی کرێکارانی تیا نەبینرێت بۆیە خەبات کۆمەڵە هەمیشە خۆی بە بەشێک لە ئەو خەباتە زانیوە بەڵام لە ڕاستیدا بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ئێستای کوردستان بە تایبەتی و ئێران بە تایبەتی ڕاستیەکەی ئەمە ئاوابی دەکەین وەکو کۆمەڵە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بۆ خۆی پێشووتر زۆر باس بووە لەو ڕابطە کە دەکرێت خواستەکانیان مافەکانیان داخوازیەکانیان لە چوارچێوەی حەزبا قەتیس بکرێتەوە یان لە چوارچێوەی حەزبا ئەوانە بسەلمێت بەڵام ئێمە پێمان وایە ئێستا و ڕێکخراوانە دەبێت سەربەخۆیی خۆیان ببێت ئەو ڕێکخراوانە بۆ خۆیان تەلاشکن بۆ ئەوەی بۆ خۆیان خاوەنی سندیکە و خاوەنی ڕێکخراوەهایەکی سەربەخۆ جیا لە حەزب بن بەڵێ نەقش و کاریگەری یا دەور و نەقشی ئێمە وەکو حەزب ئەتوانێت ساپۆرت کوونەندە بێت ئەتوانێت ئەوانە تەقویت بکات هانیان بدات ئەزمموی ڕابردووی خۆیانی پێتەزریق بکاتەوە لەگەڵ یانە بدوێت و ڕێنوێنی و بەرحاڵ ئەو ئەزممویانیانە پێ یاداوەری بکاتەوە دەنگیان تریبۆنیان لە ئەختیار دابنێت وەکوش بەرنمەکەی ئێوە زۆر شتی ئاوە کە بتوانن دەنگیان بگات بە دنیای دەرەوەی خۆیان ئێمە ئەو بڕیارەمان لە چوارچێوەی سیاسەتەکانی کۆمەڵە ڕاستیەکەی بەیان کردووە ئەگەر بگەڕینەوە بۆ شوناسە و ئەهدافی ئامانجەکانی کۆمەڵە کە پەسەندکراوی کۆنگرەی سیانزەیە بەڕۆشنی باس لە چینی هەژار و فەقیر چینی کەم دەرابەتی کۆمەلگای کوردستان و هەتا لە کتێبێکی موقعیت و نەخشی کۆمەڵە لە کوردستان کە نووسەلەکەی بەڕێز کاک عەبدوڵڵای موحتەدی سکێتیری کۆمەڵە بووە بە تەواوەتی ئاماژە بەو چینە دەکات و ئەگەر مطالعەی ئەوانە بکەیت جوان بۆ دەرەکەوێت کە کۆمەڵە خاڵی نییە لەوە و بەشێک لە جەستەی خۆی ئەبینێت و هەمیشە کاری بۆ کردووە ئەو قەرارێکەکە ئێمە لە کۆنگرەی 14 دەرمان کردووە لە چوارچێوەی ئەو سیاسەتی پێشومان بووە لە سیاسەتی لە چوارچێوەی سیاسەتەکانی کۆمەڵە بووە بەڵام تەئەکیدێکی زیاترمان لەسەری کردوێتەوە یان ئاوات عەرز بکەم کە ئێمە گرنگیک و بایەخێکی تایبەتی ترمان پێداوەتەوە بە تایبەتی کە ئێستا دەبینی بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەیکی عەزیمە بزوتنەوەی کە سەر هەموو گیر و گرفت و ئەو مشکڵاتی کە لە ئێرانە هەیە بە تایبەتی زەبر و زەنگێکی لە ڕادە بەدەر بە سەریانە حاکمە بەڵام جنبشێکە بۆ ئەوە نابێت نەیبینیت بۆ ئەوە نابێت حسابی بۆ نەکەیت جنبشێکە کابێت لەگەڵی کەویت خواستەکانی بە ڕەسمیەت بناسیت بە تایبەتی و ئەوە چوەک حەزب چە تەلاشیش بکەیت بۆ ئەوەی خاستەکانی بسەلمێت و وەکو تەبەقەی وەکو چینێک حسابی تایبەتی خۆی بۆ بکرێت. بەڵێ کاک ڕەفیق سەرەڕای ئەو هەموو خەفەقان و سەرکوتە شەدیدەی کە بە حکومیەوەی کە کۆماری ئیسلامی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر ئێران بەگشتیە زاڵە بەڵام سەرباری هەموو ئەمانە کرێکاران بۆ دەستەبەرکردنی مافەکانیان لە ئەمرازگەرێک وەک پێکێنانی ڕێکخراوە و سندیکا و ئەمانە ئستفادەیان کردووە و لەو بوارەدا چالاکی زۆریان هەیە
بۆ کۆمەڵە لەم بوارەدا بۆ تەقویەتی ئەو هێزانە بۆ تەقویەتی ئەو ڕێکخراوە سندیکانە هەوڵەکانی کامانە بوون یا کامانە دەبێت؟ کاک مێدی ئەگەر سەرنجت دابێت کۆمەلگای کوردستان بە تایبەتی لە 1 ساڵ یان 2 ساڵی ڕابردوو جۆڵانەوەیکی مەدەنی گشتگیری تیا شکلی گرتووە. من عەرزم کردی بزوتنەوەی کرێکاری بۆ خۆی مێژوویکی دوور و درێژی هەیە لە ئێران لە ئینقلابی مەشروتە بەملاوە لە ئینقلابی 1950 شەوڕەوی بە دوای ئەوانە بۆ خۆی ئەگەر لەگەڵ تێکەڵی کەی ئەگەر تاریخی چەپی ئێران بەڕەسی بکەیت حتمما ناوەڕۆکەکەی خاڵی نییە لە مێژووی چینی کرێکار و تەبەقەی کرێکار و مبارزاتی کرێکاری. کرێکاران یان ئەو سندیکانەی کە ئێستا جموجۆڵیان تایە ئەو ڕێکخراوانەی کە ئێستا داکوکی کارن لە مافەکانی کرێکار لە ئێران ڕاستیەکەی خواستەکانیان خواستێکی سرفەن لەو قەرار و بڕیاراتەی کە پێشووتر بوو لە 30-40 ساڵ پێش ئێستا زۆر تەغیری کردو گۆڕانکاریکی بەرچاوە بەخۆیەوە بینیوە. بەڵام مشکلی ئەساسی یان کێشەی سەرەکی کرێکاران لە ئێران ئەوەیە کە کار نییە. کێشەی سەرەکی کرێکاران لە ئێران ئەوەیە کە لە کۆمەلگایگا دەژین کە بە لە بەرچاوگرتنی تەحریم و بارودۆخی اقتصادی ئێران بە فەلاکەت خەریکن ژیان بەسەرە بن. مۆزەڵە ئەسلیەکان ئەوەنە کێشەی کرێکاران لە ئێران کێشەی سەعاتکار نییە کە بڵێ سەعاتکارەکەی لە 6ەوە ببهشت ئەگەر چی وش بۆ خۆی کێشەیکە بەڵام فعلەن حەی و حازر ئەگەر تو بیت چاو لە بجنبشی کرێکاری یان خەباتی کرێکاران بکەیت خەباتەکان خەباتێکی مافسەندنێک نییە یعنی لەوەش بێبەری کراون. تو دەبینیت ئەعتسابەکانی کە بەتایبەتی لە ئێران چۆن کوردستان کارگا و کارخانەیەکی سێر و عەجایبیتیان نییە بە دەلیلی ئەو ئەمنیەتە بۆ خۆی باسێکی دیکەیە. بەڵام ئەوەش هەیە لە ئێران زۆربەی هەرە زۆری کارخانەکان بەرشکەست بوون حەق و حقوقی حەقدەستی کرێکارانیان پێ نادرگێت. هەنی خواستەکانی ئەو ڕێکخراوە خواستەکانی ئەو سندیکا کرێکارانیانە سرفەن مبارزاتیان خۆلاسە بووەتەوە لە چوارچێوە ئەوەی کە مافە سەرەتایی ئیبتیداییەکانی خۆیان کە حەقی حەقدەستی خۆیە ئەوە بەدەست بێنێت. بۆیە لەو چوارچێوە نەخشی ئێمە چیە بێت؟ ڕاستەکەی ئێمە وەکو کۆمەڵە تەلاشمان کردووەکە یەکەم پەیوەندی عەمیقیان لەگەڵا بگرین. بەڵام ئەرزم کردی بەبێ ئەوەی کە ئێمە دەست تێوەردانی حزبیان تیا بکەین بەبێ ئەوەی کە ئێمە هانیان بدەین بۆ ئەوەی چۆزانم بە تایبەتی ئێستا فشاری هێزە سەرکوتکەرەکان و ئیطلاعات و ئەوانە وای کردووە کە جموجۆڵ ئاسان نییە هەزینە بەردارە ئەگەر بیانەوێت چ بسا بۆ هەتا مافی کرێکارانیش. بۆ ئێمە تەلاشمان کرد وەکو حزب زۆر تێکەڵیان نەچنە نێوکون و قشبنی ئەو کرێکاران ئەو سندیکا و ڕێکخراوانە لێگەڕین با کاری خۆیان بکەن. بەڵام تا هەوڵیشمان داوە کە ئێمە ڕەهنمودیان پێ بدەین بە پێی ئەزمموی ڕابردی خۆمان. هەوڵمان داوە کە ئەگەر دەنگیان ببێت لە ڕەسانەی خۆمان لە چۆزانم لە ئاستێکی نێونەتەوەیە دەنگیان بگەینین سەرڕای هەموو ئەو مشکلاتە عەزیمانەی کە بەڵێ کاراسانیان بۆ بکەین سەرڕای ئەو مشکلاتانەی کە لە ئێران هەیە دەبینیت دەیان کێشەی تری کۆمەڵایەتی و ئیجتیماعی و اقتصادی و سیاسی هەیە لە ئێران. هەوڵمان داوە لە پەنای هەموو ئەوەی کە دەنگی خەڵکی ئێران بەگشتی بگەینین بە جیهانیان ئێمەش دەنگی کرێکاران تایبەتی تر چۆن ئەوان مافەکانیان زەوت کراوە هیچ مافێکیان پێ نەدراوە بێکاری باڵی بەسەر کۆمەلگای ئێرانە کێشاوە بە تایبەتی کوردستانەکەیجی. بۆیە ئێمە ئالەو چوارچێوە تەلاشمان کردو بڵێ ئەوەی هەیە ڕێکخراو سندیکا چۆزانم لەو چوارچێوە کە ئەوەی بیان ناسین لە کوردستان بن چۆن ئێمە ڕەنگە دەستمان بە هەموو کرێکارانی ئێران نەگا بەڵام دەستمان بە هەموو ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران نەگات بەڵام ئەوەی دەستمان پێگەیشت بێت بێبەری نەبوون لە ئەزمونەکانی ئێمە بێبەری نەبوون لە پاڵپشتیکردنی کۆمەڵە و قەتعەن ئەوەش بیزانە دوو بزوتنەوەی عەزیمی کوردستان لانێکم
کۆمەڵە توانێت خاوەنداریەتی لێ بکە یان ئەوان هەمیشە تەداعی کراونەتەوە لەگەڵ کۆمەڵە یەکەمیان بزوتنەوەی کرێکاریە دووهەمیان بزوتنەوەی ژنانە کە خۆشبەختانە هەردوو بزوتنەوەکە دەبینین ئێستا ئاستی خەباتیان زۆر بەرزە لە بۆنە تایبەتیەکان بە خۆیان لە 8 مارس لە مەسەڵەن 1 مەی ئەو جنبشی کرێکاری ئەگەر چی فشارێکی زۆری لەسرە بەڵام کەماکان دەبینین لە شارەکان بەتێبدین لە سنە کە هەموو ساڵێکە بینین ئەو خەڵکتێنە خیابانەکان و بە جۆرێک ناڕەزاتی خۆیان دەرەبڕن مەراسمات ئەگریێت و تەقنی زۆر ڕێزێکی تایبەتی ئەگری لەو کرێکارانەیە کە لە کارخانە و لەو کارگانە کارەکەن بۆیە من ئەوم بۆ وەڵامی پرسیارەکەی تۆم بە نەزەرەکە کە کۆمەڵە هەمیشە خۆی بەشێک لەوان زانیوە هەمیشە خۆی گیانە کردوێتەوە لە چینی کرێکار و زەحمەتکێش و هەژار و فەقیری ئەو جامعە و بە تایبەتی لەگەڵ ڕێکخرا و سندیکەکانە پەیوەندیکی دوور و درێژ و عمیقی بووە و ئەو پەیوەندیە بەڵام پەیوەندێکی حزبی نەبووە ئێمە هەموو ئەو ڕێکخراوانە کە ئێستا حزوریان هەیە و گویان لەو بەحسە ئێمەیە ئەوەی بە جۆرێک دەنگی ئێمەی بیستووە زانێت کە دەنگی ئێمە وانە بووە کە ئێمە وەکو حەزب قەتیسیان بکەینەوە دەستیان بەسەرا بگرین کاری حەزبی و سیاسیان تیا بکەین و بیان خینە خەتەرەوە وایان لێ بکەین کە ئەوانە حساسیەتێکی بەرچاو دروست بکەن بۆ کۆماری ئیسلامی بیانوێ دەست بەسەر ڕابەران و دەست بەسەر کادرە ئەسڵیەکانی ئەو ڕێکخراوانە بگرێت بەڵام بێبەری نەبوون لە پاڵپشتی ئێمە چ معنەوی بە تایبەتی بە لە حازی معنەویەوە ئێمە هەمیشە تەلاشمان کردو بۆ ئەوەی لەگەڵیان ببین کە هەروایش بووە وە 30 ساڵە 30 ساڵە کە حکوومەتی کۆماری ئیسلامی لەسەرکارە و ئەو ڕێکخراوانە تاریخی خۆیان چەند بێت قەتعەن بیزانە کۆمەڵە هەر لە سەرەتاوە خۆی بە خاوەنیانی زانیوە لەگەڵیان بووە بەڵام مالکداری ژیان نەبووە بەو معناکە پێوا بێ ئەوە هەموو ئەوانە بێت لەژێر چەپوکی لەژێر چنگی کۆمەڵە بن و خارج نەبن بەڵام ڕەهنموودە باشەکانی کۆمەڵە تریبوونی کۆمەڵە سۆڕانی و ئەدەبیاتی کۆمەڵە هیچ وەخت خاڵی نەبووە لە خواست و لە مافەکانی ئەوە ئایا کۆمەڵە خۆی بە خاوەنی خەباتی کرێکاری دەزانێت خاوەن بەو معنا ئەو بزوتنەوەیە ئەنحسار کات لەژێر چەتری خۆیدا یان نەخێر خۆی بە پاڵپشت و پشتیوانی هەمیشەیی ئەو جنبشە دەزانێت ئەو بزوتنەوانە مڵکی کەس نین یان کەس ناتوانێت خۆی بکە بە خاوەنی ئەسڵی بەڵام بەتایبەتی مەسەڵەن بزوتنەوەی ژنان بزوتنەوەیکی جیهانیە مربوط بە کوردستانی بزوتنەوەی کرێکارانی کرێکاریش هەروایە ئەوەی لە کوردستان هەیە ئەگەر ئێمە وایش بکەین بە قازانجی کۆمەڵە نیە ئەگەر خۆمان بکەین بە خاوەنی 100% هەمووی لەژێر سەیتەرەی ئێمە بێت ئەوە نە کۆمەڵگا قازانجی تێکە نە ڕێکخراوە مەدەنیە کرێکاریەکان نەچینی کرێکاریش بەڕاستی قازانجی تێکە بۆیە خودی کۆمەڵەیش هیچ کات هەوڵی نەداوە کە بەڕاستی هەموو ئەوانە 100% دەبێت لەژێر کۆنتترۆلی کۆمەڵە بن و بە فەرمانی کۆمەڵە وا بکەن هەمیشە نەسیحەتی کۆمەڵە ڕەهنمودی کۆمەڵە و لە ئین حاڵە پاڵپشتی کۆمەڵە بۆ ئەوان ئەوە بووکە ئەوانە بێت بۆ خۆیان سەربەخۆ بن خواستەکانیان لە چوارچێوەی مافی تایبەت بە خۆیان نابن جنبشی کرێکاری کاتێک ئەتوانێت سەر بکەوێت کاتێک ئەتوانێت نەچتە ژێر چەپۆک و بەهانەگیری کۆماری ئیسلامیەوە کاتێک ئەتوانێت ڕێکخراوەکانی تەقویەت بکە لە چکۆلەوە بیکە بە گەورە مەیدانی کار و فعالیت و چالاکی ببێت ئەو کاتەیە کە تێکەڵ بە 100% کاری سیاسی و حزبایەتی نەبێت بەڵام لە چوارچێوەی خواستەکانی خۆیان لە هەوڵ بدەن کە لەو چوارچێوە خەبات و مبارزەتی بکەن ئێمە دفاع لەماکەین ئێمە وەکو کۆمەڵە ئەمەمان پێ باشە بەڵام خۆ قاعدەتەن هەموو حزبێکیش هەموو جریانێک وە بەتایبەتی بۆ کۆمەڵەش کە بۆ خۆی ڕێکخەری ئەسڵی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە بزوتنەوە کرێکاریانە بووە مەیل بۆ کۆمەڵە ئەو تەبیعەتەن لە کوردستانە مەیلی جنبشی کرێکاری مەیلی چینی هەژار و فەقیری کۆمەلگا هەمیشە لەگەڵ کۆمەڵە بووە
هەمیشە خۆیان بە کۆمەڵەوە تەداعی کردوێتەوە هەمیشە بە لەحاسی ڕۆحی وەکو ڕاستە دوو جستن ئەو لە کوردستانە بەڵام هەمیشە یەک ڕۆحی یەک بەدەن جسم بوون کۆمەڵە بناغەی فکرەکەی کە بۆ خۆی حەزبێکی چەپ بوو بناغەی فکرەکەی لەسەر ئەساسی چینی خوارەوەی کۆمەلگا بووە چینی هەژار و فەقیر و کەم دەرامەت و بێدەسەڵاتی ئەو کۆمەلگا بووە ئەوە پایەی ئەسلی کۆمەڵەیە کۆمەڵە پایە ئەسلیەکەی لە نێو خوارەوەی ئەو کۆمەلگایە ئەو کۆمەلگای ئێمەیە چینی هەژار و فەقیر و بەتایبەتی تەبەقەی کرێکار بووە کە ئەوە نەگۆڕە لە کۆمەڵە بە شانازیژەوە ڕابردووی خۆمان دەفاعی دەکەن کە ئێمە دەفاعمان کردووە لە کرێکاران هەزینەی زۆرمان بۆ داوە باشترین کادەکانی کۆمەڵە چوونە سێ نێو تەبەقەی کاریگەروانە بەڵام مەبەستەکەمەوەیە ئێمە تەرویجی ئێمە خواستی ئێمە یان کارکردی ئێمە کارکردی حزبی نییە لە نێو ئەوانە ناتوانانی بە چالاکی کرێکاری کاری حزبی و سیاسی پێ بکەیت چالاکی کرێکاریە بێت چالاکی لەسەر مافەکانی کاریگەر بکە ڕێکخراوەکەیژی بە هەمان شێوە ڕێکخراوەی کە دایبنیت مەسەڵەن بۆ نمونە دووسێ ڕێکخراوە هەیە کە لە سنەوە لەو دەوروبەرە کارەکەن ئەگەر حەزبی بن ئاسەوارەکەی بینینەوە ئەگەر حەزب تەبا بەسەری و کاری تیا بکات خۆ بەهانەگیریە بە کۆمەڵی ئیسلامی تەبا بەسەری و ئیطلاعات بانیانەکەن لیانە پرسنەوە یان خەنە ژێر فشار جۆزانم مەدرێکیان لەسەر کۆکەنەوە و هەزینەیەکی زۆر کەلانێن بەڵام لێگەڕیت کاری خۆیان بکەن لێگەڕیت لە چوارچوەی فعالیەتی کرێکاری خۆیانە کاری خۆیان بکەن ئەوە قازانجە بۆ خۆیان قازانجە بۆ حەزب قازانجە بۆ کۆمەلگا قازانجە بۆ هەموو لایەکمان لایەن بووە حەزب بووە جەریان بووە کە زۆر تەلاشی کرد بۆوانە حەزبی بن زۆر هەوڵی داوە کەوانە بکا بە ملکی خۆی لە چوارچوەی خۆیان ڕای بگرێت دەستی پێ بگرێت و کاری سیاسی گەورەی پێ بکات کە متاسفانە هیچ کام لەوانە سەرکەوتون نەبووە بۆیە ئێمە وەکو کۆمەڵە تاکیدکردنەوەمان لە ڕابطە لەگەڵ ئەوەی کە ئێمە لەگەڵ چینی کرێکار لەگەڵ ئەو ڕێکخراوە کرێکاریانەی کە لە کوردستانی ئێرانە ئێستا هەن و چالاکن تاکیدکردنەوەمان لەسەرەوە بکەیمە هەوڵ بدەین کە پشتیبانێکی بین و بینەڵا باشیان بین چیمان پێ ئەکریگیت بە لەحازی مەعدنەوی بە لەحازی ڕۆحی و خۆمان لەگەڵیان بین هەر هەمومان عەرزم کرد یەکجەستین بەڵام تەلاش نەکەین بۆ ئەوەی کە کاری حزبی و کاری سیاسی کە هەزینێکی گەورەی هەیە لە ئێرانە ئەویان لەگەڵا بکەین لێگەڕین بەو شێوە سەرکەوتووە بن بەو شێوە ئەتوان بەڕاستی دەفاعکەن لە ماف و لە حەق و حقوقی کاریگەران لە کوردستانە بە لە بەرچاو گرتنی دۆخی ئابووری و بێکاری و فەلاکەت و زۆر قەیرانی دیکە کە ئێستا داوێنی چینی کرێکار و کەمداهاتی کۆمەڵگای گرتووەتەوە چه پێشنیارێکتان هەیە بۆ بەهێزی و پتەوکردنی خەباتی کرێکاران لە کوردستان بە تایبەتی و ئێران بەگشتی پێشنیارەکە ڕاستە بزوتنەوەی کوردستان بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان یا بزوتنەوەی حەق خوازانەی کوردستان ئەوە 34 ساڵە مێژوویەتی لەنێکم لە دوای ڕاپەڕینی گەلانی ئێرانەوە بۆیە بزوتنەوەی خاوەن ئەزمۆنە بۆ ئەوە نابێت کە تو پیشنیار بخەیتە بەردەستی لە پەنای ئەمەوە تو دەبینی خەباتێک جۆڵانەوەیکی مەدەنی کە عەرزم کرد لە 2 ساڵە هەیە کە ئەمە شانی داوە بە شان دوو بزوتنەوەی گەورەی لە کوردستان بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکارانە پیشنیارەکە ئەتوانێت ئاوام ئینسان باسی بکە کە یەکگرتووی و چالاک بوونتر ئەتوانێت بەرحاڵ پیشنیارێکی باش بێت بە تایبەتی ئەو ڕێکخراوانە بێت هەمویان متەسل بن بە یەکەوە پردی پەیوەندی بێت پردی پەیوەندیان ببێت لەگەڵ یەک ئەمە لەلای تر دەیان ڕێکخراو هەیە کە مەسەڵەن سندیکای کاریگەری هەیە لە سنە ئەو سندیکانە بۆ خۆیان لە نێو خۆیانە کێشمەکێشهایەکی دەرونی هەیە سندیکا هەیە سربەخۆوە
کە کۆمەڵی چالاکی کاریگەری هەڵساون دروستیان کردووە سندیکایش هەیە دەوڵەتیە حکوومەت ئێران بۆی داناوە فەرقی مابینی ئەوانە ئەوەیە کە ئەو سندیکانەی کە سەربەخۆن لە ژێر تابعیەتی کۆماری ئیسلامیان نین بە فەرمانی کۆماری ئیسلامی جمەجۆڵ ناکەن فعالیت ناکەن بۆیە پیشنهاتەکە بۆ ئەوەیە کە ئەو ڕێکخراوە سەربەخۆیان ئەوەیە کە متحەدتر بن یەکگرتوو بن و بە تایبەتی کە ئێستا دەبینین جنبشی کاریگەری لە ئێران بووە بە جنبشێک ئەو مربوط بوتن بەم دەورەش نییە بەڵام وەکو هەموو بزوتنەوەکان تقریبان ڕەنگە خەفەقانێکی کاتی پێ و دیار بێت بەڵام خواستی کرێکاران لە ئێران ئێستا خواستێکی بێکاری و هەژاری و فەقیدی و نەدانی هەقدەست و بەرشکەستبوونی کارخانەکان و ئاوایە ئەرکی ئەو ڕێکخراوانەوەیە کە بەڕاستی دفاع بکەن لەوانە و چی بێنە نێو مەیدانەکە زیاتر تەلاشکەن کە مۆلایمتر مۆلایم بۆ معنە کە بیانۆ بەدەست کۆماری ئیسلامیەوە نەدەن بۆ ئەوەی تند و تیژی تیا ببێت بەڵام لە پەنای ئەوە ئاعترازی خۆیان بکەن دەنگی خۆیان دەبڕن و خەڵکیش ئەوەی لە نێو کارگاکانە تۆ سندیکای بێکاران لە کوردستان نییە مەسەڵەن سندیکایەک نابینی کە لە شاری سنە یا لە شاری مەهاباد یا لە شارێکی کوردستانی ڕۆژهەڵات کە سندیکایەکی بێکاری ببێت سندیکای بێکاران ببێت دروستکردنی ئەمانە توانێت جۆرێک لە پیشنیار بێت دروستکردنی ئەوە مەسەڵەن 6 مانگ بووە بە 1 ساڵ ئەوەی کارخانەکان لە قورووە کە ئاعتسابەکەن 6 مانگ یا ئللا 8 مانگە پولیان پێ نەدراوە هەقدەستەکەی خۆیان ئەوەی کە کاریان بۆ کراوە پێیان نەدراوە بیمە کە مۆعزڵێکی ئەسلی کرێکاران لە کوردستانە کە بیمە نییە لە نەبوونی بیمە ئەو سندیکانە بێت فعال بن چالاک بن پەیگیری ئەو مەسائلە کرێکاریانە بجازەیش نەدەن بە ڕێکخراوە گەلێک بە ناو کرێکاری کە لە ژێر کۆنتڕۆڵی و ئەوەش وایە کاریگەری کۆماری ئیسلامیدان وەک خانێ کارگەر و وەک شۆرای ئیسلامی کار جاز نەدەن کە لە کاروباریانە دەخڵێت لە پیشنهادەکان کاک ڕەفیق وەک دوایین پرسیار بەڵام پێم خۆشە ئەم پرسیارە وەک کەسایەتێکی سیاسی یا وەک ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە وەڵام نایتەوە وەک ڕەفیقی حوسێن پەنایی وەک تاکێکی ناو کۆمەڵگای کوردستانی ڕۆژهەڵات ئایا کەسێک تەنانەت ئەگەر ئەو کەسێک چالاکی بواری کرێکاری بێت لەو بوارە چالاکیشی کرد بێت بەڵام خۆی بۆ ماوەیەکی کورتیش بووێ لە دۆخێکی کرێکاریدا بەسەری نەبربێت لە دۆخێکی ژیانی کرێکاریدا و ئەو دژواری و سەختیانەی بە پێست و ئێسقانەوە نەچشت بێت دەتوانێت دەروونەن ئەو نەهامەتی و ئەو فەلاکەتەی کە ئێستا بەسەر کرێکاراندا زاڵە دەروونەن هەستی پێ بکە و دەرکی کات ئەگەر من بۆ خۆم جوابی بدەمەوە ئەو پرسیارە ڕەنگە تۆزێک شەخصی بێت بەڵام ڕاستیەکەی کاک مێتی تو سەرنج بدە بەومانە نییە کە تو ئەبێ خۆت کاریگەر بیت کە بزانی دەرکی کاریگەری چییە من نمونەیەکی تازە هەیە کە لە دنیای مەجازی ئەوانە هەمووتەممان بیستومانە بە تایبەتیسە کورد لێ قەومانێکی بەسەر هاتووە شرت نییە تو خەڵکی شنگال بیت تا بزانی بەرحەڵ ئەو چه ئازارێکی چێشتووە ئەو منداڵە لە بناری شاخی شنگالەوە بۆ کرێکارانی جوایە ئەگەر چی سەردەمی کۆن کۆمەڵە زۆر تەلاشی کرد کەەوە بە عەقیدەی من کارێکی مۆسبەتە ئێستش هەر ئەوە ئەبێ بیکات کۆمەڵە کادرە سەرەکیەکانی خۆی بە تایبەتی ڕابەرانی ئەسلی کۆمەڵە هەموویان ئەو کاک حەسەنی کەریمی کە بۆ خۆی بەنی وەستە ساڵح و چوو کاری بەناییە کرد باشترین کادەکانی خۆی هەنارد کە من زۆرم بیستوە لە مێژووی کۆمەڵە زۆرم خوێندووە زۆر ڕەفیقەکانی ئەو ڕابەرانی کۆمەڵە کە خۆشبەختانە بەشێکی زۆریان زیندون و
وەک تاریخ باسیەکەنەوە کە هەمویان کاریگەریان کردووە. باشترین کادرەکانی کۆمەڵە ڕۆشتون لە کارخانە و لە کارگا و لە تاران و لەم شارە فارس نشینەکان یان شارەکانی ئێرانە بەگشتی کاریان کردووە کاریگەریان کردو بۆ ئەوەی یەکەم بۆ خۆیان بەجەستە و بەڕۆح ئەو ئازارە بچێژن، دوو هەمیژی ئەوەیە کە سازماندەییان تیا بکەن لە نێو تەبەقەی کاریگەر و لەگەڵەوە. ئەوە مەقتەعی بوو کە دروستە یەک ئەسڵ هەیە لە کۆمەڵە، ئەویش ئەوەیە کە کادرەکانی کۆمەڵە بێ کادری مەیدانی بن، کادرێ بێت کە لەگەڵ خەڵک بن بۆ ئەوەی لە خەڵک تێ بگەن. کادری کۆمەڵە لووتبەرز و کادری کۆمەڵە دوور نەبووە لەو مناسباتە، دوور نەبوو لە مناسباتە. خۆشبەختانەوە لە کۆمەڵە ئەسڵێکە تا ئێستا نەگۆڕە، تا ئێستا هەیە، ئێسەیش هەر بەردەوامە بۆشەوە. بەڵام من ئەوە بۆ مانا نییە کە تو سرفەن دەبێ خۆت بڕۆیت کاریگەری بکەیت کە لە ئازار و مەینەتیەکانی کاریگەری تێبگەیت. نانا دەتوانیت جۆرێک تریش بیت و دەتوانی کاریگەریش نەبیت و لە مەینەتەکانی تێبگەیت. بەڵام مۆبارێزەکردن بۆ مافەکانی کاریگەری بەڕێ وەڵا و ئەرکی سەرشانی هەموو سیاسیکە، هەموو تێکۆشەرێکە. ئەو کەسێکە خۆی بە تێکۆشەر و بە خەبات کار بزانێت لە کوردستانە دەبێت ڕۆحی خاڵی نەبێت، ڕۆحی خاڵی نەبێت لە مۆبارزاتێکی کاریگەری ئەوە بە ئەستێکی بزانێت کە لە وجودی لە جەوهەرەن لە بەتنی خۆیان دەبێت بە ئەستێکی بزانێت لە نەگۆڕی کە خەباتی کرێکاران بەشێکە لە خەبات، وەک چۆن خەباتەکەی بوونەتەوەی خەباتەکەی ئێستا خەباتی بەشێکی خەباتی ئێمە بەشێکی عومدەی خەباتی ئێمە خەباتی نەتەوەیە، چون زڵمێکی یەکجار گەورەیە لێ وەک کورد لێمانەکەی لە ئێرانە. بەڵام هەندە ئەوەمان بەلاوە گرنگە، ئەوەندەیش ئەومان بۆلایە گرنگە ڕەنگە فعلەن تۆ بێت کێشە نەتەوەیەکەت چارەسەر بکەیت تا کێشە کاریگەریەکەت. بەڵام ئەوانە هەمووی شان بەشانن، ئەوانە پایە ئەستیەکان ستونە ئەستیەکانی خەبات و مۆبارزەیە بەتایبەتی بۆ کۆمەڵە. ئەوانە هەر هەموو ئەو بزوتنەوانە لەسەرەوە هەمویان بزوتنەوەی کرێکاری لە نێو کۆمەڵە یەکێک لە ستونە نەگۆڕەکانی کۆمەڵە بووە. و باسم کرد لە بەرنامەکەیجا کۆمەڵە هیچ کاتە ڕۆحی خۆی خاڕی نەبووە لەو خەباتە و تێکۆشەرانی کادرەکانی هەمومان لە خۆمەوە لە هەموو کەسێکمان وا پەروەردەکراوین کە ئێمە بێت لەگەڵیان بین، حەق و ماف و خەبات بکەین بۆ تا گەیشتن بە ئاخرین ئامانجەکانیان. ئەوە بەشێکە لە خەبات و مبارزاتی ئێمە. وەک خۆیژم من وابیرەکە من پێم وایە خەڵکی شەرت نییە لەگەڵی ببیت بڕۆی کاریگەری بکەیت تا لە مەینەتەکانی. ئەوەی بووە کاریگەری کردووە کە من بۆ خەم لەوانە بووم، ئەوەی بووە کاریگەری کردووە بەڵێ لە ڕەنگە چاکتر لە مەینەت و ئازارەکەی بزانێت. بەڵام گەیشتن لە ئازاری لەگەڵ ڕاهکار بوو تەواوبوونی ئازارەکەی دوو شتی جیاوازە. ئێمە بێت ڕاهکارمانیش بێت، سرفەن وانە بین کە لە ئازارەکانی تێگەین. ئێمە بێت ڕاهکار و بەرنامە و تەلاشکەین خەباتکەین بۆ نەمانی ئازارەکانی. ئەنا سرفەن منیش بڕمە جەستەی ئەو وەک ئەو مەینەتەکانی بشێژم ئەمە ناتوانێت بەرحاڵ وەزیفەیەکی منی تێکۆشەر یا خەڵکێکی تێکۆشەر بێت. ئەوە ئێمە بێت تەلاشکەین خەبات بکەین با لەگەڵیژی نەبین. بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە ئێمە هەست بکەی بە خواستەکانی، هەست بکەیتەوە بەشێکی لە بیر نەکراوەی ئەو کۆمەلگایە، بەشێکی ئازار چێشتووی ئەو کۆمەلگایە و بە خەباتی خۆتی بزانیت و خەباتی بۆ بکەی بۆ گەیشتن بە دوا ئامانج و بە مافەکانی کە ئەویش لە سایەی ئەم حکوومەتە ڕاستیەکەی من عەقیدەم بەوەیە هیچ بزوتنەوەیکی کۆمەڵایەتی، هیچ چین و توێژێکی ئەو کۆمەلگا لە سێبەری ئەم حکوومەتە دیکتاتۆرە ناگە بە مافەکانی. گۆڕانی ئەوە ئەرکی سەرەکی هەموو ڕێکراوە هەموو کەسێک ئەوەیە کە ئەم حکوومەتە بگۆڕێت، حکوومەتێکی سێکۆلار، حکوومەتێکی دموکرات، حکوومەتێک کە بە دوور بێ لە چەوسانەوە، حکوومەتێک بێت کە پڕ بێ لە عەداڵەتی کۆمەڵایەتی. ئەمانەن ئەتوانن کۆمەلگایەکی ئارام، کۆمەلگایەکی مەتین، کۆمەلگای پڕ لە شەوق و پڕ لە خۆشی کە
کرێکارێک بتوانێت یا بە ئاسانی کاری خۆی کات و ژیان بکات لە ڕاحەت پێ وەکو زۆر وڵات نمونە هەیە لە وڵاتانی دنیا کە ئێستا مرۆڤایەتی تیا بەهرەمەندە و کاریگەرانی تیا سربەستن. وڵێ سپاس بۆ ئێوە هاوڕە ڕەفیق حوسێن پەنایی ئەندامی کومیتەی ناوەندی سپاس بۆ ئێوە کە داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامە بەشداریتان کرد. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەوەی کە منتان بان کردو لە خزمەتان نبوو. بەڵێ بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەشمان هەتا دیدارێکی دیکە و پرسێکی پەیوەندیدار ماڵەوە.